بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر نوێترین زانیاری لەبارەی لیستی موچە کارەکانی دیوانی چاودێری دارایی عێراق لە هەرێم بەکوێ گەشتون، هەروە پرسی بە بانکیکردن هەروواکەی موچەی مانگی حوتی موچەخۆرانی هەرێمیش خەرج دەکرێت و پرسی داهاتەکانیش دیارە ئەمڕۆژ وەزارەتی دارایی هەرێم بەرەپارەیەکی 7 میلیاردێکی خست بۆ سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی عێراق پرسی داهاتە ناوخۆیەکانیش چی بەسەردێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆرا عومەر ئەندامی لیژنەی ئابووری و پیشەسازی لە پەرلەمانی عێراق قسەی لەسەر دەکەین. کاک سۆران بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە ئەو نووسراوە دەست پێ بکەین کە بەڕێزت بۆ وەزیری دارایی عێراق تەیف سامید ناردبوو لەبارەی بە بانکیکردن، چی نوێ هەیە؟ وەڵامی وەزارەتی دارایی عێراق چییە؟ بەناوی خدای بەخشندەی میهرەبان، لەژێر ڕۆشنایی ئەو بڕیاری دادگای فیدراڵی بۆ موچەی موچەخۆران تایبەت بە جێگیرکردنی موچە لە بانکە فیدراڵیە حکومیەکان، طبعاً خاوبوونەوەیەک بە پرۆسەی تەڵتینەوە دیارە و حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە خۆی لادابوو لەوەی کە تەڵتین بکە. داوام لە وەزیری دارایی کرد کە بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی چه هەنگاوێک نراوە و پرۆسەی تەڵتین واتە جێگیرکردنی موچە لە بانکی فیدراڵی حکومی گەیشتۆتە کوێ. بەڕێزیان جوابی داوەتەوە کە ئەوان لە حوتی چواری 2024ەوە بە فەرمی داوایان لە حکوومەتی هەرێم کردووە داتای موچەخۆرانی هەرێمی کوردستانیان بۆ ڕەوانە بکە بۆ ئەوی تەڵتین بکەن لە بانقی TBI و ڕەشید و ڕافیدەین. ئەمڕۆ 112 ڕۆژتەیە پەڕێ بەسەر ئەو نووسراوە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی نەداوەتەوە. بۆیە وەزیری دارایی جارێکی تر جەخت لەوە کاتەوە کە ئەوان بانقەکانی ڕەشید و ڕافیدەین و TBI استعدادی تەواویان هەیە و چاوەڕێی لیستەکانن لە هەرێمی کوردستانەوە پێیان بگا ببورن بۆی تەڵتین بکە. باشە، ئەی چی بەسەردە یاخود ئێوە خەریکی نووسراون بۆچی ئەوەندە نووسراو دەکەن بۆ پرسە یاخود هەنگاوی داهاتوتان چی دەیە بۆی کە ئەم بڕیاری دادگای فیدراڵی بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ یعنی ئەڵێ واز بێنم هەنگاوی داهاتوتان بڵێن بەنیازن هەنگاوی تر. طبعا مۆزوعی تەڵتین و بڕیاری دادگای فیدراڵی دەستکەوتی هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی مامۆستایانی ناڕازی بووە کە لەسەر شەقام زۆریان هەوڵدا و داوایان زۆر کرد تاکو ئەم بابەتی موچەیە چارەسەر بکرێ حکوومەتی هەرێم وەڵامی نەدایەوە. کاتێک کە دادگای فیدراڵی بڕیاری داوە و دەستکەوتێکی مێژوویە بۆ چارەسەری پرسی موچە نابێ لێی گەڕێن ئەو هەوڵ و دەستکەوتە لە بین بچێ. حکوومەتی هەرێم لەمەشە مەرامی خۆی جێگیر بکا و لە بەهای جێبەجێکردنی بڕیارەکە وەک خۆی کەم بکاتەوە و بێ بە ئاقارێکی ترابی باکە. ئێستا هەوڵ بۆ ئەوە ئەدا تەڵتین ناکە و نایەوێت تەڵتین بکە تا ئەم کاتە. دەیەوێت کاتێ تەڵتین بکە کە موچە بخاتە سەر بانقە ئەهلیەکان کەمێک بهێڵێتەوە بۆ بانکە حکوومیە فیدراڵیەکانی عێراق و ناوی لێ بنێ تەڵتین و عێراق ڕازی بکە بە تەڵتین. هەرچەنە دوو بابەت هەیە پەیوەستە بە بڕیاری دادگای فیدراڵی. یەکەمیان داهاتی نانەوتیان کابێ ڕادەستی کە، دووەمیان تەڵتینە. بە دوو نووسرا و حکوومەتی هەرێمی کوردستان عێراقی ئاگادار کردووە سەرۆکوەزیران کە یەکەم داهاتی نانەوتی ڕادەستەکەن بەڵام لە مقابلە داوای بودجەی تەشغیلی و ئیستیسماریەکەن کە ئەمەیان بە جۆرێ جێبەجێ کردو پێچەوانەیە لەگەڵ
قانونی ئیدارەی مالی، قانونی موازنە، قەراری محکەمەی اتحادی. واتە لە مانگی 2.5 ملیاریان لە داهاتی ناوخۆ ڕادەست کردووە و لە مانگی 7 ملیار و لە مانگی 4 کە ئەمڕۆ داخلیان کردووە، دوێنێ داخلیان کردو ئەمڕۆی ئەعلانیان کرد 74 ملیار. ئەمە ئەوەیە کە عێراقی گەڕێنێتەوە بۆ هەرێم، نەک ئەوەی کە هەرێمی گەڕێنێتەوە بۆ عێراق. هەرێم خۆی داتای ڕسمی هێناوە بۆ بەغدا، تەسلیمی بەغدای کردووە، ئەڵێ ئێمە مانگانە 320 بۆ 350 ملیار داهاتی ناوخۆمان هەیە. باش. بەپێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام و بەپێی قەراری محکەمەی اتحادیش و بەپێی یاسای بودجە داهاتی ناوخۆ دەگەڕێتەوە، دەدرێ بە عێراق. عێراق وردبینیە کە ئەم داهاتانە هیچین. باشە. دوایی لە 150 داهاتە ئیتحادیەکان کە گومرگە ئەیداتەوە بە ئەو پارێزگایی کە دەواازە سنووریەکەی تایە. ئەویش دەبێ لەو لە 150 بیستی بکرێ بە پرۆژە بۆ ناوچەکە، بۆ ناوچەی کە دەواازەی سنووری و مەرزەکەی تایە. بەڵام هەرێم هاتووە بە پێچەوانەوەی کردووە. هەموو داهاتەکەی ناوخۆ ئەبا بۆ خۆی لە 150 گومرگەداتەوە بە عێراق. لە 150 هەموو شینیەوەی کە پشتی عێراق بێ لە 150 گومرگە 150 گومرگ. بەڵێ خۆ بە پێیەوە بێ عێراق داوای باز ڕسوماتی ژەکە ناوخۆوایە جگە لە گومرگ. بەڵێوانە ئیتحادین. ئیتحادی. بەڵێ. باشە. بەس چی بەسەرەوەی کە بەرەزوت ئێستا تاوکە ئێستا ئەمە 3 مانگە 229 ملیاریان ڕادەست کرد. ئەمە یەکێکە لە نووسراوەکانی کە بە عێراقیان وتووە ئێمە داهاتی ناوخۆ ڕادەست دەکەین. باش. بەم جۆرە ڕادەستیەکەن کە عێراق قبوڵی نییە. 8 نووسراوی وەزیری دارایی بۆم هاتووە کە داوای داهاتی نەوتی و نانەوتی لە هەرێمەکەن. یەکێک لە نووسراوەکان ئەڵێ ئێوە تاکو لە 1 2024 تا مانگی نیسان مانگی 4 تریلیۆنێک و 646 ملیار دینار داهاتان هەیە. باش. تکایە بیخەنە سەر ئەو حسابەی کە بۆ داهاتی نانەوتی کراوەتەوە لە عێراق داوای تریلیۆنێک و 646 دەکە هیچ 4 مانگ. هیچ 4 مانگ. بەڵام ئەوان تا ئێستا 229 ملیاریان ڕادەست کردووە. هی 3 مانگ. هی 3 مانگ. جا ئەمە یەکێکە لە گرفتەکان کە لیستی موچە تەواو بوو، پاک بۆەوە، وردبینیەکانی تەواو کرا، وەڵامی تێبینیەکان درایەوە. هەنگاوی داهات و داهاتی ناوخۆیە چونکە هەموو نووسراوەکانی وەزیری دارایی کە ئینێرێ بۆ داهاتی نانەوتی بە هەرێمەڵێ لە ڕادەزنەکردنی بەرپرسیارە بن لە بەردەم سوڵوتاتی قانونی و تەشریعی. ئەمە چی دەگەن ینی بەرپرسیارەتی ئەمە یعنی یاسایی هەنگاوی داهات و دیژ لە سەڵاتدارانی هەرێم دەگیرێتە بەر بە دڵنیاییەوە. بەڵام عێراق پەلەی نییە، هێواشە ڕوا تا ئەو کاتێک کە مەوزوعی لیستەکانی موچە پاکە کاتەوە سابتێکە. وەک گوتم ئەمە داهاتی نانەوتی. باشە. داهاتی نەوت بابەتێکی ترە کە کێشەی بینی هەرێم و بەغدایە بەپێی قانونی بودجە و بەپێی قەراری محکەمەی اتحادیش دەبێ یەکەم داهاتەکەی ڕادەست کرێ و ئەگەر بە بۆری نێردرا تەسلیمی سۆمۆ بکرێ و ئەگەر لە ناوخۆش بەکارهێنرا دیسان دەبێت تەسلیمی خەزانەکانی سۆمۆ بکرێ. ئێستا بە بۆری ناڕوا هەرێم لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بە بەرمی لی فرۆشن، بە تەنکەرەی فرۆشن. داهاتەکەشی ڕادەست ناکەن، تەسلیمی سۆمۆشی ناکەن. و لە ناوخۆشا دەبینین نەبوو پرۆژە نەبوو موچە نەبوو هیچ کەس نازانێت چی لێدە. خاڵی دووەم ئەبێ پێداچوونەوە بە گرێبەستی نەوتی هەرێما بکرێ بۆی ئەم کێشەی نەوتە حەل بکرێ. ئەمە بڕیاری دادگای فیدراالیە کاتی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندوێتەوە. بەڵام تا ئەم کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە گرێبەستەکان ڕادەستکە بۆی خۆی لەو بەرپرسیارەتیە لابەرێ ئەڵێ کۆمپانیا نەوتیەکان ئەڵێن بە عێراق بەپێی گرێبەستەکان ئەگەر هەموو لایەنەکانی کە گرێبەستەکەیان واژۆ کردووە ڕازی نەبن نابێن نهێنی گرێبەستەکان ئاشکرا بکرێ. ئەڵێ ئێمە ڕازی نین بۆیە
نابێ گرێبەستەکان بدرێ بە عێراق. بۆیە پێداچوونەوە بە گرێبەستە خراپەکانی کە نەوتی هەرێمی کوردستانی تاڵان کردووە بەم دۆخەی گەیاندوین کە ئێستا راپۆرتی چاودێری دارایی کاتێک کە داتای وەزارەتی سامانە سروشتیەکانی پێدرێ 9 ملیار و 152 ملیۆن دۆلار هەرێمی کوردستان نووسیوێتی قەرزی شەریکاتی نەوتی. یعنی ئێمە سەر ڕایەوەی نەوتمان فرۆشتووە 9 ملیار و 152 ملیۆن دۆلار 9 میلیارد دلار قەرزاری نێستە هی ئەم کۆمپانیایانە ساڵێکی بودجێ هەرێم دەکات. بەڵێ باشە پرسیارەکە ئەمەیە تۆ نەوتە فرۆشتووە بۆ قەرزار بووی لە ناوخۆر و ناخۆش قەرزەکەی موچە خۆرانیش ئەوە بەلایەکە موچەی پاشەکەوت و لێبڕین و پێنەدان. سێ جۆر پارەیان لە موچەخۆران بڕیوە، یەکێکیان ناویان ناوە پاشەکەوت، یەکێکیان ناویان ناوە لێبڕین، یەکێکیان هەر نەداوە. ئەویش مەبلەغێکی زۆرە نزیکی 20 تریلیۆن دینارە بێتەوە. مەبەستم ئەوەیە ئەمانە هەموو گرفتن تا ئێستا چارەسەر نەبوو. بەزەوەی کە بەڕێزی سا قۆناغ قۆناغا یەکەم لیستی موچەیە کە چارەسەر بکرێ. بەڵێ دوایی داهاتی ناوخۆیە، دوایی مەلەفی نەوتە، هەموو ئەوانە قۆنا بە قۆناغ عێراق دەستی بۆ دەبات بە دڵنیاییەوە، چونکە عێراق ئێستا هەموو مانگێک 965 ملیار دینار پارادا بە تۆ. باشە لێ ناگەڕێ داهاتە ناوخۆکەش بەری، داهاتی نەوتیش بەری، دیناریش بۆ موچە سەرف نەکەی. بابەتی تەوتین من دەستی لێ هەڵناگرم. ئەوان چۆن دەست لە هەژماری من هەڵناگرن، منیش بە تاخی تەنیا بم و ئێستش بە تەنیام دەست لە مەوزوعی تەوتین هەڵناگرم. چی دەکەی چی تر دەکەی و هەموو هەتا ئەو کاتەی تەوتین نەکرێ من دەستبەرداری ئەم بابەتە نابم، چونکە تەوتین بۆ گرنگە کاک حەکیم. تەوتین زەمانی موچەی موچەخۆرانەکە بۆ هەتا حکوومەتی عێراق لەو دۆخا بمێنێتەوە و هەرچی خەوش و کەم و کوڕی و دووبارە و نایاسایی هەیە لە ناو لیستەکان تەوتین چارەسەریەکە. کاتێ لە بانقی حکومی فیدراڵی ناوەکان جێگیرە کرێ، موچەکە جێگیرە کرێ، پلەکەی جێگیرە کرێ، زانیاریەکانی جێگیرە کرێ موچەخۆر. بەڵام بانقی ئەهلی زەمانەتی ئەوەی تیانیە کە تەمویلی موچە لای ئەو نییە و نابێ لای ئەو بێ، نابێ پارەی موچە بخرێتە بانقی ئەهلی بۆ تەمویل. بۆ تەوزیع ئەتوانن ئەمڕۆ کە وەزارەتی دارایی عێراق موچە دەنێرێ دەتوانێت تەمویلی بانقی حکومی خۆی بکە، ڕەشید و ڕافیدەین و TBI. هەر بانقێکی تر لە دابەشکردنی موچە بەشدارن ئەتوانن بچن لەسەر بانقە ئەهلیەکان بۆ دابەشکردن، کارتی بانقی بکەنەوە بۆ موچەخۆران و موچەکە دابەش بکرێت لێەوە وەربگیرێ. دەقی بڕیاری دادگای فیدراڵیش ئەڵێ تەوتین لە بانقی فیدراڵی حکومی وەرگرتنی موچەش موچەخۆر دەبێت لە شوێنی نیشتەجێبوونی موچەکەی وەرگێت لە ئەو دەواازانەی کە هەن، مەنافیزانەی کە هەن کە جیازی بچووکن پارەی لێ ڕاکێشی، یان لە ڕێی لقی ئەو بانقانەی کە سەر بە بانقی ناوەندی عێراقن و لە هەرێمی کوردستان هەن. واتە زەمانەتی موچە بە بانقی فیدراڵی حکومی ئەکرێ، دابەشکردنەکەی کێشەنیە چەند بانقیایە بەشدارە بێ. ئێستا لە عێراق 66 بانقی فیدراڵی و ئەهلی هەیە، هەمویان سەر بە بانقی مەرکەزین. ئەوانەی لە هەژماری منن لە زمنی ئەو 66 بانقن. بەڵام تەوتینەکە لەکوێ کراوە لە عێراق؟ لە ڕەشید و ڕافیدەین و TBI. تەوزیعەکە لەکوێیە؟ لە 59 بانقەکە لە 43 بانقە. 59 بانقی ئەهلی لە عێراق هەن 43یان بەشدارن لە دابەشکردنەکەی تەوتینە، بەڵام دابەشکردنەکەی وەزارەتی دارایی عێراق کە موچە دێ لە عێراق تەمویلی بانقی ڕەشید و ڕافیدەین و TBIەکە، ئەوانەشی کە لە تەوزیع بەشدارن
ینی لەو بانکانەوە لەو بانکانە بۆ دەڕوات پارەکەیان بۆ نقڵە بێت بۆ سەر حسابی موچەخۆران و لێ وەریەگرن. هەرێمی کوردستان بۆ ئەڵێ هەژماری من بۆ تەوتین ناکا بۆی لە وەزارەتی دارایی عێراقەوە ڕاستەوخۆ پارەکە وەرگێ خۆی تەمویلی بانکە ئەهلیەکان بکە بڵێ ئەم مانگە موچەی وەزارەتی فڵان لە ڕێی هەژماری من لە بانقەکان بە کارتەکە وەرەگیرێواتە جیاوازی نییە لە نێوان محاسیبەکە و ئایتیئێمەکە پرۆسەکەی کردو بە ئەلەکترۆنی بەڵام ئەمە تەوتین نییە ئەمە تەوزیعە جگەلەوە تا ئەم کاتە هەژماری منەوە چەندێکە بەردەوامە و خەڵکیش موچەی لەسەر وەرەگرێ کووا هیچ خزمەت گوزاریەکیان لە پێدانی قەرز پێشینە داوە بە هاوڵاتیان داوە بەو موچە خۆرانی کە لەسەر ئەو بانقانە حسابیان کردوتەوە موچە وەرەگرن یعنی یەکێک لە هەژماری من بێ لە بانقی ئەهلی ئەتوانێ بچێ بڵێ من هاتۆم قەرزم بەنێ ئێوە ناڵێن 19 خزمەت گوزاری هەیە با یەک دانیان بخەنە ئیش بڵێن موچە خۆران ئەوەی موچەکەی لە هەژماری منە کارتی ئەوەی هەیە ئەتوانێ سوودمەند بێ لە قەرزی خانوبەرە باشە بزمینی سەر لیستی موچە بەڕێزت پێشترش پەیوەندی تێبوو بەدام لەگەڵ دیوانی چاودێری دارایی عێراقی بەنووسرا و بە پەیوەندی تەلەفۆنی لیستەکان ڕاستکراونەتەوە هەوڵەکان دیوانی چاودێری دارایی عێراق گەشتن چووکە دوو هەفتەش لێرە بوون هەم بۆ ئەوەی سەربازی بێ مەدەنی بێ بەکوێ گەشتووە لیستی پاکنەوە لیستەکان طبعا هەنگاوی باش نراوە مەدەنیەکان موچەخۆرانی فەرمانبەر تا ڕادەیەک باشە ئەو گرفتانەی لە وەزارەتی کارەبا هەبوو هەرچەندە حکوومەتی هەرێم مانگی دەی حەڤەی دەی 2023 ئەڵێ ئێمە گرفتەکەمان چارەسەر کردووە بەڵام بەداخەوە چارەسەر نەبووە نزیکەی ساڵێک لەمەوە بەر تقریبەن نزیکی نۆمانگێک بەڵام دەرکە و چارەسەر نەبووە جگەلەوە وەزارەتی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان کە گرفتی زۆری تایە لەبەرەوە پێیچوو حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا زانیاری نەئەدا ئەوێ ئەمە لیستی موچە نانێرین دوای ڕازی بوو لیستی موچە بنێرێ بە ناوەکانەوە بەڵام نەقسی هەبوو ئەوانەی کە مەبەستیان نەبووە عێراق زانیاری بزانێ لەسەری زانیاری غەیری ناوەکانیان نەناردووە ناوی دایک و مەوالید و ڕۆژی دەست بەکار بوون و ئەوانە نەقز بوون لە ناو لیستی هێزە ئەمنیەکانە چەند هەفتەیەک کێشەی دروست کرد حکوومەتی هەرێم زانیاری زیاتری نەئەدا بەڵام کەزانی موچەی مانگی 5 و 6 هێزە ئەمنیەکان هەتا زانیاریەکان نەدانایە ئەوە بوو ڕازی بوو کە زانیاریەکان بدا و لیژنەکە هاتنەوە ئەمەی کە ئێستا هەیە بە داوا و تەکلیفی سەرۆکوەزیران موچەی هێزی ئەمنی مانگی 5 و 6 هاتووە بەو مەرجەی بەڵێ بەو مەرجەی کەم و کوڕیەکانی لیستەکان چارەسەر بکەن لیژنەی دارایی کە راپۆرتی خۆی تەواو کردووە دیوانی چاودێری دارایی لیژنە هاوبەشەکە کە هەرێمیشی لەگەڵە وە لە راپۆرتەکەیانە هەر کەم و کوڕیەکیان دیاری کرد بێ بە هەرێمی کوردستان چاکی بکە ئەو کاتە موچەی مانگی 5 هین مانگی حوتی هێزە ئەمنیەکان ڕێکە بێتەوە و دێت کە تەسەورەکەم پەیامەکەیان مەسجەکەیان بۆ هەرێمی کوردستان باش گەیشت بێ کە بەبێ چاکردنی لیستەکان و زانیاری تەواوی موچەخۆران مەدەنی بێ یا ئەمنی ئێمە موچە نادەین باش بەزاوانیش زانیەکانە پێشکەش کردووەگە لە ژێر فشاریشدا بێ هێزی ئەمنی بێ مەدەنی بێ هەتاکو راپۆرتەکە نەبینین چکە ماوەی 19 ڕۆژمانەوە لە هەرێمی کوردستان تا راپۆرتەکە نەبینین وردەکاری تێبینیەکان و زانیاریەکانی کە داوایان کردووە وەریان گرتووە بۆمان ڕوون نابێتەوە هەرچەنە لە ڕابردووە تێبینیەکانیان چی بوو بۆن لەسەر لیستی موچە لە ڕابردوو دیارن ئەوەی قۆناغی ئەوەی ڕابردوو 3 راپۆرتی هەیە چاودێری دارایی بەڵێ 3 راپۆرتی هەیە لەسەر
چەند قۆناغێک لە 2023 یەکی یەک هەتاکو کۆتایی مانگی 6 و لە مانگی 6 بەدوا لە یەکی حەوت تا سیوێکی 12 لەو بەینا دوو راپۆرتیان هەیە و راپۆرتێکیان لەسەر داهاتی نەوتی و نانەوتیە، راپۆرتێکیان لەسەر لیستەکانی موچەیە کە راپۆرتی لیستەکانی موچە دوو راپۆرتە و داهاتی نەوتی و نانەوتیش راپۆرتێکە کە لەما کەم و کوڕی زۆر هەیە و لە لیستەکانە جیاوازی زۆر هەیە لە نێوان ئەوەی کردراوە بە عێراق و لە نێوانەوەی کە هەرێمی کوردستان لە دایرەی موازنەی وەزارەتی دارایی خۆی هەیەی. بە نمونە لە وەزارەتی پێشمەرگە 23,000 ناو زیادە، لە دەستگای ئاسایش 1409 کەس زیادە، لە گرێبەستەکانە 1241 کەس زیادە و لە وەزارەتی کارەبا 2460 کەسە، لە خانەنشینی بەڕێوەبەرایەتی خانەنشینی وەزارەتی دارایی کە تەماشاکەی 12,000 خانەنشین جیاوازی هەیە. ئێمە تەنها بەمەش تەواو نابێ، لە دوای هێزە ئەمنیەکان مەوزوعی خانەنشینیشمانەیە کە داوای زانیاری خانەنشینی سەربازیان کردووە. ئەیە وچی بەسەرێت چووکە ئەو هێزەکانی هێشتاش کێشیان بۆ هەفتە خانەنشینی سەربازی کێشیان بۆ دروست بوو کە 9,000 کەس 4 ملیارێک موچەکان بوو، ئەوە چارەسەر دەکرێت بگوازینەوە سەر وەزارەتی دارایی. کاک حەکیم، ئێمە لە ڕابردوو لە پەرلەمانی کوردستان یاسای چاکسازیمان دەرکرد. یاسای چاکسازی لەسەر هەموو ئەو کارە نایاسایانەی لە لیستی موچە هەبوو، هەموو ئەو دووبارە و چەند بارانی کە هەبوو، هەموو ئەو نامستەحەقانەی کە هەبوو. ئەگەر تەماشای یاسای چاکسازی بکەی لە راپۆرتەکانی چاودێری دارایی عێراق تێبینی زیاتر بووە بە یاسا، بۆ بە مادەی یاسایی، بۆ بە بڕگەی یاسایی، بۆەوەی کە ئەم لیستە خراپانەی هەرێمی کوردستان لە دامەزراندن و لە خانەنشینی لە ڕابردووە بە یاسای چاکسازی چاکی بکەین. ئێمە وەزارەتی پێشمەرگە خۆی بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەبوو، یەکەی هەفتا هەی بوو، یەکەی هەشتا هەی بوو، پێشمەرگەی دێرین هەی بوو، ئەیلول هەی بوو. ئەمانە خۆیان بەجیا پێشمەرگیان خانەنشین نەکرد. وەزارەتی دارایی بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هیچی ئەمانەی لا نەبوو، کەمانە بە پلەی جیاواز خەڵکی زۆر نامستەحەق خانەنشین کرابوو. لە یاسای چاکسازی بڕیاردرا هەموو ئەم بەڕێوەبەرایەتیانەی خانەنشینی هەڵبوەشێتەوە، تەنانەت ممتەلەکاتی ناو موسسەکان هەر هەمووی بگوازرێتەوە بۆ سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم، بەڵام جێبەجێیان نەکرد. لە 2020 یاسا کەوتە بواری جێبەجێ، بەڵێ بەڵام جێبەجێیان نەکردووە. ئێمە بە مادەی یاسایی لە یاسای چاکسازی نووسیمانە لیستی شەهیدان پاک بکرێتەوە. پاک بکرێتەوە یعنی چی؟ ینی خەڵکانێکی تایە شەهید نەبوون، نووسراون بە شەهید، خەڵکانێکی تایە کە مستحق نین بەو ناونیشانە پێیان دراوە. ئێمە داوامان کردووە بە یاساکە چەسپیوە پێداچوونەوە بە خانەنشینی سەربازی بکرێ، چکە نامستەحەقی زۆر تایە، پێداچوونەوە بکرێ بە پلەی هێزەکانی پێشمەرگە ئەو پلانەی کە پێدراوە. دەیان بوار لە ناو یاسای چاکسازی کە خەلەلی گەورەی دامەزراندن و خانەنشینکردن بۆ لە ڕابردووە بە یاسا چەسپاندومانە کە ئەبێ جێبەجێ بکرێت، چاک بکرێ. بەڵام بەداخەوە لە یاسای چاکسازی هەندێک مادەی تیا بوو بۆ شەرعیەتدان بوو بە بندیوار و بە گەندەڵی ناو لیستەکان. بۆیە من وەکو خۆمە و کاتە دەنگم نەدا بە یاسای چاکسازی، لەبەرەوەی کۆمەڵێک کاری نایاسایی تیا بوو کە یاساکەی ئێمە بۆ ڕێکردنەوەی کارە نایاساییەکان بوو. بەڵام هاتن کۆمەڵە بندیوار بە ناوی ڕێکخراوەکان کە کادری حیزبن و لە حیزب داوامەکەن و بە یاسایی کران، موچەیان لەسەر حکوومەتە بە ناونیشانی وەزیفی، پلەی وەزیفی.
ڕۆژێک لە ڕۆژانیش دەوامیان نەکردووە ئەمانەیان هێنا کردیان بە یاسایی ئەوەی کە تایە جێبەجێکرا تا ڕادەیەک مەسلەی خانە نشینی پلە باڵاکان بوو کە نیسبەکەی کەم کرایەوە لە سەها هەشتایی جاران ئەوە تا ڕادەیەک باش بوو بەڵام ئەویشیانۆکو خۆی جێبەجێ نەکردووە ئێمە گەر یاسای چاکسازیمانۆکو خۆی کە هەبوو جێبەجێ بکردایە ئێستا ئەو کەم و کوڕیانەی کە هەیە بەو جۆرە نەبوو بەستێبینەکانی دیوانی چاودێری دارایی عێراق وا دەکات هەموو ناوەکان لای وەزارەتی دارایی هەبن میلاکات ڕێک بخرێتەوە ناونیشانی پلەی وەزیفی ناونیشانی وەزیفی ڕێک بخرێتەوە وا دەکات ئەم کارن دیوانی چاودێری دارایی عێراق زۆر باشە بە دڵنیاییەوە ئەوەی کە خۆمان بە یاسا نەمان کردو دیوانی چاودێری دارایی عێراق دەیکات و هەنگاوی باشی ناوە لەوەش زیاتر کاک حەکیم سیستەمی کارکردنی ژمێریاری و دارایی حکوومەتی هەرێم خراپترین ئیدارەدان و سیستەمە کە کاریان پێکردووە چاودێری دارایی ئەڵێ هاوتان نییە ئەم سیستەمەی کاری پێەکەن بۆ بواری ژمێریاری و دارایی لە حکوومەتی هەرێم هی وەزارەتەکانی فەرمانگەکان هاوتانیە لەگەڵ هیچ سیستەمێکی ژمێریاریە ئەوەندە خراپە یعنی حکومڕانێتیەکەی هەرێمی کوردستان لەو ڕوانگەوە کە وردیەکەیتەوە لە ڕووی دارایی و لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ژمێریاریەوە ئەبێ لە بەغداوە لیژنەیان بێت خول بکەنەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان فێری سیستەمی بەڕێوەبردننی فەرمانگەکان و ژمێریاری و ئیداری بن ئایبەیەکی گەورە نییە دوای 33 ساڵ ئەم سیستەمێکی ژمێریاریوان بە دڵنیاییەوە زۆر عیبە لە کاتێکە خەڵکی بەتوانامان هەیە خەڵکی خاوەن ئەزمونمان هەیە بەڵام چونکە ویستویانە بەم خەوشەوە سیستەمەکە بەڕێکەن بەم کەم و کوڕیانە بەڕێکەن بەم نایاساییە بەڕێکەن مەبەستیان نەبووە چاکیکەن بە کەیفی خۆیان هەر دائیرە و فەرمانگە و وەزارەتێک لیستێکی هەیە بە جۆرێک مامەڵی کردووە کە ئێستا کاتێکە چنەوە سەرداتاکان و سەر ئەوەلیاتی فەرمانگەکان لە ڕووی ژمێریاریەوە لە ڕووی تەدقیقەوە لە ڕووی ئیداریەوە تەریقە بیتەوە جگەلەوە میزان مراجعەی مانگانە کە ئەینێرنەوە داهاتە چەنەوەی بۆ داتوە چۆن سەرفت کردووە چۆن خەرجت کردووە لە چ بوارێکایە وردەکاریەکانی ئەوە هەر هەمووی هەڵەیە هەموو مانگێک تەیفسامی ملاحەزاتی لەسەر میزان مراجعەی هەرێمی کوردستان ناردۆتەوە کە ئەڵێ ئەمە ڕوانیە ئەمە وا نابێ ئەمەتان غەڵەتە ئەمەتان بەو جۆرە نییە ئەمەتان پابەندی نییە یعنی یەک شتیان نییە بڵێ ئەشەوبیلا دەستان خۆش بێ ئەم بەڕگەیەتان وەکو خۆی ناردووە باشە بەزۆکو موچەی مانگی حەوت موچە خۆران چاوەڕێن پێشبینی دەکرێت هەفتەی داهات و خەرج بکرێ مەدەنی بێ ئەمنی بێ پێشبینی کراوە هەفتەی داهات و ئەمڕۆ یەکی هەشتە خۆی یەکێک لە داواکانی کە وەزیری دارایی عێراق لە مانگی دووە لە هەرێمی کردووە ئەوەیە کە تەخیری لیستەکانی موچە و میزان مراجعە نەکەن هەموو دەی مانگێک بینێرن ئامادەیکەن و بینێرن بۆ ئەوەی داخلی وردبینی هاوتای عێراق بکرێ بە یەکەوە تەمویلی موچەکان بکرێ تەنها ئەم مانگە حکوومەتی هەرێمەڵێ ئێمە لە وادەی خۆیان ناردوومانە وادەکەش وەک خۆی نییە بەر بە هەر باشترە لەوەی کە لە دوای سەری مانگی نوێنەی ناردووە پێشبینی کراوە هەفتەی داهات و خەبەرێک کە بێ ئەزانی موچە بە پێشبینی و بە پێم خۆش نییە من نەوشتانە چکەوە ئیشی هەردوو وەزارەتی دارایی ئاگایان لە یەک بێ کە وردبینی تەواو ببێ تەمیل دەست پێیەکە واگەر کێشەی لیستەکان تا کەم بێ زووتر سەر کێشەی لیستەکان زووناردن و بەڵێ بەس من نازانم ئایا کێشەی موچەی لیستەکانی ئەمنی پێشمەرگە و بەرگری فریاکەوتن و زێرەڤانی وەوانە چارەسەر بووە یان چارەسەر نەبووە لەبەرەوەی وەگوتم سەرۆک وەزیران بە سەلاحیەتی خۆی داوای لە وەزیری مالیە کرد بوو موچەیمانی 5 و 6 هەفتاکردنی موچەی خانەنشینانیش پێشبینی دەکرێت لە مانگە بکرێ یاخود وردەکاری زۆری دەی وەکو هەفتاکردنەکەی
هەرچەندە ئەوە لە کۆتایی 2022 لە مانگی 11 بڕیار دەرچووە هاوتاکردنی موچەیخانەنشینان هێرێم لەگەڵ عێراق. طبعاً بەدڵنیاییەوە کاتی ئەوێ بەڵێ وردەکاریەکی زۆری تایە و بێ خانەنشین پێداچوونەوەی بۆ بکرێ لیژنەیەک لەسەر ئاستیەرد و حکوومەت پێک هاتووە. بەڵێ بەڵام ئەبێ بزانین ئایا چۆن یاساکە جێبەجێەکەن، چۆنەتی جێبەجێکردنەکەی لەسەر هەموو خانەنشینان جێبەجێەکەن کە من پێم وایە بێ وابێ خۆ یاساک هەموو خانەنشینان دەگرێتەوە پێش 2004 2004 یاساک وەکو یاساکە. بەڵێ حکوومەت عێراق خۆی باش بەو جۆرەی کردووە. بەڵێ عنی ناکرێ خانەنشینێک لەبەرەوەی 2013 خانەنشین بووە مامۆستایە خزمەتەکەی 40 ساڵە تەمەنەکەی 60 ساڵە هاوتاکەی لە هەرێمی کوردستان کەمتر وەرگێ ئەو زیاتر وەرگێ بە هەمان یاساژ بێ نابێ بێ هەموو خانەنشینێراوە بۆ بەغدا هەمووی تێدایە ئەوەندەی کە بەڕێز زانیاری تەبێ ئەوەی کە حکوومەت هێرێم لیستەکەی نردوتیان بە هاوتاکراوی نردومانە بۆ بەغدا. من زانیاریم نییە چۆن نردویانە، ئایا تەنها ئەوانەیان نردووە کە لە 500,000 کەمتریان هەیە و زیاد کراوە بۆ 500,000 و 100,000 غەلای مەعیشیەکەش خراوەتە سەریەیان دەنێیان نە، من نازانم ئەوەیان کردووە یان ئەوانەی دوای 2014 لە یەکێکی 2014ەوە خانەنشین بوون خستویان نەتەوە سەر یاساکە. جارێ زانیاری وردم نییە لەو بارەوە کە عێراق چۆن هەرێمی کوردستان چۆن یاساکەی جێبەجێ باشە بەسەبارەت بە گرێبەستەکانیش خۆ دیژنێک پێهێرا چی بەسەرا دوانە بێژانیشە پرسیار دەکەن و چاوەڕێن هیچیان بۆ کرا سەبارەت بە گرێبەستەکان بەوانە بێژان بە سێیەکەمەکان بە بڕوانامە خاوەن بڕوانامە باڵاکان سەبارەت بە هاوتاکردنی موچەی شەهیدان و ئەنفال کراوان سەبارەت بە گواستنەوەی دۆسەی زیندانیانی سیاسی بۆ سەر عێراق هەموو ئەمانە جارێت لە نێوان هەردوو لایە ماوەتەوە. عێراقڵێ ئێمە هیچ دامەزراندنێک بۆ ئێوە ناکەین و بێ بە بارگرانی لەسەر ئەو لیستی موچەیە کە ئێستا هەیە دامەزراندنی تازە قبول ناکە. گرێبەستەکان لە گرێبەست بکرێن بە هەمیشەیی گۆڕانکاری ڕووەدا شمولی کۆمەڵێک مافو ئیمتیازاتەکەن کە بە گرێبەستی شمولی نەکردوون. هەرێمی کوردستان لە 8/5 لیژنەیەکی دروست کرد لە 15 ڕۆژە کارەکانیان تەواو بکەن بۆ پێداویستی بە گرێبەستەکان تا بکرێن بە هەمیشەیی. بەڵام بەداخەوە ئەوە چەندێک تێپەڕێت تا ئێستا هیچ ئەنجامێکیان نەبووە، هەرچەند خۆیان وا ئیدعایان کرد کە گرێبەستەکانەکەن بە هەمیشەیی بەڵام بڕوانامە ناگۆڕن. یەکەم بڕوانامە پێی بووی بە گرێبەزەرە و بڕوانامە حسابەکەن پلە بەرزکردنەوە نادەن کە وەکو چۆن تا ئێستش پلە بەرزکردنەوە وەستاوە. ئەوەش بەڕاستی زوڵمێکی تری حکوومەتی هەرێمە تا ئێستا بەردەوامە لەسەر فەرمانبەرانی مەدەنی هی سەربازی و هی دادوەرەکانیان کردووە ئەوەی ماوەتەوە تەنها مەدەنیەکانە. بەڵێ ئەویش لە ڕاستیە حکوومەتی هەرێم خۆی ئەڵێ ئێمە گەر پلە بەرزکەینەوە 100 میلیاری مانگانەمانەوە عێراق ناچێتە ژێرباری ئەمە. عێراق بە پێی قەراری محکەمەی ئیتیحادیش موچە ئەدا ئەگینا وەکو پێش قەراری محکەمەی ئیتیحادی بوایە ئەبوو هەرێم پابەند بێ بە پێدانی نەوت و داهاتی نانەوتی بۆی بەشە بودجەی بۆ بێ و لە ئینفاقی فعلیش دەرەکرا لە ڕابردووە 2023 بینیمان نێمەداگەی فدراڵێمە کرا بە موچەی خانەنشینان هاوتاکرا بە پێش ئەوە پلە بەرزکردنەوە دەستی پێکرابە زووەمانە دەکران وایە پێش بڕیاری دادگای فدراڵی هەرێمی کوردستان ئەو مافانەی بۆ هەموو چین و توێژانە بگێڕایەوە هەمووی قبوڵە کرا. بەڵام لە دوای قەراری محکەمەی ئیتیحادی عێراق قبوڵی ناکاوە لە دوای دەرچوونی یاسای بودجە ئەنی بێ ساڵی داهاتوو پارە تەرخان بکرێ بۆ ئەگەر شتێکی وا بکرێت ساڵی داهاتوش ناکرێ لەبەرێ ساڵی داهاتوش تەنها خشتەکانی بودجە هێنرێ هیچ دەقێکی یاسای بودجە دەستکاری ناکرێ بڵێن
تەخسیسکردنی بەس ناکرێت دەرەجاتی بڕی وەزیفی بودجەکە زیاد بکرێ وەکو بڕی بودجەکە خۆی بۆ مەوزوعی وانەبێژان وعدێکی سەرۆکوەزیران هەیە کە مانگانە 16 میلیارد دینارمان بۆ زیاد کات مناقەلە بکات لە ناو ئەو بابەی خۆمانە کە مەجای تایە ئەی بۆ نایکە خۆ ئەویش کتابی کردووە سەرۆکوەزیرانی عێراق بۆ زیری مالیە ڕای وەرگرتووە بزانین نەتیجەی ئەو چیەوە منیش نووسراوم کردووە بۆ گرێبەستەکان بۆ سێیەکەمەکان بۆ خاوەن بڕوانامەکان باڵاکان و بۆ وانەبێژان باشە بۆ ئەوەی کە ڕێی سەریحی عێراق وەرگرین چۆن مامەڵاکە لەگەڵ ئەم استحقاقی خەڵک کە مافی خۆیەتی دا بمەزرێ لە عێراقیش دامەزراندن پێنج خولەکێکمان ماوە لەسەر خاپێراوی تایبەتەکانی بەڵێ هیچیان بۆ دەکرێت ئێستا لە هەرێم ئەوەی کە فەرمانبەر نییە 150,000 هەیە ئەوەی کە فەرمانبەرە 100,000 دەرماڵی پەکەوتەیشی هەیە هیچیان بۆ دەکرێت چەندە بە پیاسەکەی خۆشیان کە لە 2011 لە هەرێم دەرچوە دەبووە 150,000 بێ ئێستا هەندێک لێدوان دەبینین گوایە دەستنە بەغدا بۆ هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ عێراق هیچیان بۆ دەکرێت نا من پێم وانە ئەو بابەتە لە عێراق بێ و ئاسان بێ ڕاستە ئەمە لە عێراق یاسای خاوەن پێداویستی تایبەتمان هەموار کرد و ئەو 170,000 کە وەریانەگرت کرا بە 250,000 وەگەر هیچ سەرچاوەیەکی تری نەبێ بۆ خێزان 320,000 هەرێم یاساکەی خۆی ساڵی 2011 دەری کردووە جێبەجێی نەکردووە و ئەوە هەرێم خۆی ئەبێ جێبەجێیکە جگە لەوەی یاساکەی جێبەجێ نەکردووە هیچ خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامێکی لە 2013 بەدووە وەرنەگرتووە جگە لەوە تۆڕی کۆمەڵایەتیەوەی پێڵێن ڕعایی اجتیماعی لە عێراق لە هەرێمی کوردستان لە 2016ەوە بە بەهانەی ئەوەی لیستەکە نامستەحەقی تایە بەڵێ لیستەکە نامستەحەقی تایە بڕیوانە تا ئێستا خەڵکێکی زۆر ئەو کاتە نزیکی 86,000 خێزان سوودمەند دەبوو دوایی کە گوایە چاکسازیان تێکردووە بۆ بە 59,000 عائیلە کە ئەمانە ئەوانن لە خوار هێڵی هەژاری ئەوانن کە ئەرکی حکوومەتە هاوکاریان بێت سەرچاوی بژێویان بۆ دابینکە مانگانەیان باتێ بۆ ئەوی پێویستیان بە کەسی تر نەبێ لەبەرەوەی کەسێک کە باوکی لە زیندانە خێزانێکە بەخێوکەریان لە زیندانە ئەرکی حکوومەتە عائیلەکەی بژێنێ مانگانە شتێکیان باتێ کە 150,000 بووە نەخۆشی درێژخایەنە ئافرەتی کە چۆتە تەمەەن زەواجی نەکردووە مناڵی بێباوکە تەنانەت ئەو کاتە گەنجی بێکاری دەرچووی زانکۆ تا ئەو کاتەی کە هەلی کاری دەسەکە و ئەوی 150,000 لە عێراق کە هەیە بۆ لێرە بە پاسایشتا هیچ بۆ دەستی پێ ناکاتەوە ناڵێم ئەوانە هەموو ئەو مافانن کە هی خەڵکن و حکوومەتی هەرێم نەیداوە و کە ئێستا چۆتە سەر ئەوەی عێراق پارە بدا عێراق ئەوەیەک دینار زیاد نەکەیت نایەوێ لیستەکان هیچ زیادەیەکی موچە بچێتە سەری چکە خۆیدا بەڵام ئەگەر عێراق ئەگەر هەرێمی کوردستان پێش بڕیاری دادگای فیدراڵی ئەو شتانەی باش بکردایەتەوە عێراق ئێستا قوبوڵێک پێی پرێرەکەی دادگای فیدراڵیوانەی چاودێری کۆمەڵاتیش دەبێت سوودمەند بن ئەوە نەنگرێتەوە لە هەرێمی کوردستان تەنها موچە دەبێت لەگەڵ عێراق بێ ئێوە بڕیاری دادگانیە ئەزانی هەرێمی کوردستان تەنها بەناو پارەیەک وەرەگرێت پێڵێ ڕێعایی اجتیماعی لە حەقیقەتە تەنها کە مندامانی تایە تەنها کە مندامانە ئەگەر نا بە ناوی ڕێعایی اجتیماعی فئەکانی تری کۆمەلگا کە زۆر پێویستیانە هیچ وەرناگرن ئەمە حەقە معالەجە بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان داخلیان بکاتەوە وەگەر هیچی پێ نەکرێ شەڕی ئەمە بکات شەڕی کە مندامان بکات کە ئەمانە ئەو شەریحانی کۆمەلگان کە زۆر پێویستیان بەو بەشە هاوکاریە کەمەشە بەڵەوەکو زیندانانی سیاسی پێشتری بەڕێزت ئیشت لەگەڵ کردن هەوڵەکان بەردەوام من هەوڵەکان بەردەوام من دۆسیی زیندانیانی سیاسی ئەویش جیاوازی لە نێوان ماف و ئیمتیازاتیانە هەیە لە هەرێمی کوردستان موچەکەیان کەمە ئەو منحەی پێیانە درێ 500,000 بۆ 10 ساڵە
و بە دووموچەش حسابەکرێ بز لە عێراق زیندانیانی سیاسی بە دووموچە حساب 20,000 کەس زۆم چاوەڕێن ئێستا 20,000 هەرێمی کوردستان بۆ بڕێتەوە بەڵێ هەرێمی کوردستان ناسنامەی داوە بە خەڵکێکی زۆر بەبێ ئەوەی پارەی باتێ ساڵانەش پارەی تازەکردنەوەی نازنامەکەی لێوەرەگرێ لە کاتێکە نازنامەکە هیچ دینارێکی پێوە ناگیرێ ئەوانە هێشتا حکوومەت هێرەم نەیخستونەتە ناو لیستی ئەو مینحەیی کە پێیانەدا هەوڵەکانتان بەردەوام دەبێت بۆ هەوڵەکانمان ئەخیر جار مؤسسەی سوجەنای سیاسی عێراق نامەیەکی ناردوێتەوە کە ئاڵێ ئەم بابەتە پێویستی بە تەوافقی سیاسی بینی هەردوو حکوومەتە کە من چەند جارێکیش داوام کردو حکوومەتی هەرێم یەکێک بێ لەو بابەتانەی لەگەڵ عێراق تەوافقی لەگەڵەکە بۆی دۆسیەی زیندانیان بگوازینەوە و شەهیدان و ئەنفالکراوانیشمان موچەکەیان هاوتای عێراقین هەموو شتێکی ئێمە کەمترە لە عێراق هەموو شتێکی ئێمە ئیمتیازی ئەوەی قوربانی داوای موچەوەرەگرێ کەمترە لەوەی عێراق باشە بەس بە کورتی وەکو بەنداوی دەڵگە شتێکت بڵاو کردبەوە لە سنووری قەزای پشدەر دەسێتە بواری جێبەجێکردنەوە ئیشتان لەسەر کردبووجەکەی بۆ تەرخان کراوە بەڵێ ئیشمان لەسەر کردووە و بودجەی بۆ دانراوە و سوپاس بۆخوا 4 بەنداوە بەڵێ یەکیان دڵگەیە کە سنووری پشدەر لە سنووری پشدەر کێشەی بێ ئاوی مانتیقەکە چارەسەرەکە وەلیژنەی بۆ دروست کراوە لە ئاستی عێراق و هەرێم بۆی کە دیزاین و هەنگاوەکانیان دەست پێ کردووە و چاوەڕێەوەکە ئینشاءڵڵا لە تەخسیس مالیەکە دەست بەکار بکرێن. بەڵێ سوپاس دەکەین کاک سەرعومەر مادەمان کردی. سوپاس سپاس بە بینیرانی بەڕێز سوپاس بە هاوکاران خواتان لەگەڵ.